سڵاو بەڕێزان باشن ئەمڕۆ کە هەوڵمدا هێرکەیەک لەژێر پلەی گەرمای هەولێر تاقی بکەمەوە بزانم لە ماوەی چەند خولەک دەبرژێتن بەڵام کاتێک مۆبایلەکەم سێتاپ کرد و دامناو هێرکەکەم شکاند شتێک ڕوویدا بە چاوی خۆتان ببینن بزان چی ڕوویدا لەگەڵمان ببینێن و سەیری ئەم ڤیدیۆ بکەن. سڵاو بەڕێزان، ئێستاکە لە سەربانی مارەکەمان ڕاوەستاوم لەژێر دەرەزەی گەرمای 42 پلە. ئەوەندە گەرمە هیچ شتێک ناکرێ هەستەکەت دەربە بڕی. ڕاستی زۆر گەرمە. تاقیکردنەوەیەک ئەنجام دەم بزانین چی دەقەومێ. دەمەوێت هێلکەیەک لەسەر ئەم بەرمیلەدا بنێم بزان بە چەند خولەک دەبرژێتن. با تاقی بکەینەوە بزانین چی دەبێت. هەر وەکو لە ڤیدیۆیەکە بینیتان تاکو و شکاندنی هێلکەکە و دانانی لە بەرتیشی ڕۆژ مۆبایلەکەوا دیارە هیچ کێشەیەکی نەبووە. دواتر لە ناکاودا مۆبایلەکە ڕاوەستاوە و ئایفۆن هۆشداری دایەکەوە لەژێر تیشکێکی زۆر بەهێزی گەرمادایە پێویستی بە ساردکردنەوەیە. دەستکاری هیچ مەکە و ساردی بکەوە، کەواتە تیشی ڕۆژەکە زۆر لەوە بە قووەترە کەوا ئێمە بیری لێ دەکەینەوە. هیوادارم خۆتان لە گەرمای ئەم هاوینە بپارێزن و دژە خۆر بەکاربینن لە کاتی دەرچووندا و لە کاتە پێویستەکانیش نەبێتن خۆتان نەدەنە بەر تیشی ڕۆژ. لە کاتی زۆر پێویستیش نەبێتن بە هیچ شێوەیە خۆتان مەدەنە بەر تیشی ڕۆژ. هەر سەلامەت بن.